سەرەتا بەنای خۆی گەورە من ناوم ئاقباڵە کۆنمرەی 8.4 لە بەشی زانستی لە ئامادەی شێد عەبدوڕەحمان بەدەستهێناوە. زۆر دەستخۆشی بلا خانەوە دەکەم و سەرجەم مامۆستایان دەکەم کە لە بەدەستهێنانی ئەم نمرەیە هەوڵیان لەگەڵادام و بەتایبەتیش مامۆستا بەهجەت کە بەڕاستی زۆر هەوڵی لەگەڵا کێشام هە لە سەرەتاوە و دەستخۆشی لە جەنابی وەزیر دەکەم کە ئەمڕۆ هاتوو ئەو شکر و تەقدیرەی پێشکەش کردوم. زۆر دەستخۆشیان لێ یەکەم. حەزم لە کۆلیژی ئینگلیزیە ئینشەڵڵا هەڵەبجە وەرگیرێ. ڕێژەی بینینەکەی من تەنها لە سادووە و تەنها من بە یارمەتی ئامێرێک توانیومە کە هەموو ڕۆژێ سعی بکەم و ئەو کۆنمرەیە بەدەست بێنم.